سڵاتان لێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەوەرێکی تری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵکدارە تەوەری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان تایبەتە بە لێدوانەکەی دوێنێی نوری مالیکی سەرۆکوەزیرانی عێراق کە لەگەڵ ڕۆژنامەیەکی سعودیە بەناوی ئۆکاز چاپێکەوتێکی ئەنجامدا بوو و هەندێک لێدوانیدا بوو لەبارەی مافەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەروەها پرسی جیابوونەوەی هەرێمی کوردستان لە عێراق دیارە بە ڕۆژنامەی ئۆکاڵی سعودی ڕاگەیاندووە کە ئەو مافانەی نەتەوەی کورد لە عێراق دەستەبەری کردوون کوردانی پارچەکانی تری کوردستان لە هەریەکە لە وڵاتانی ئێران و تورکیا و سووریا تا ئێستا دەستەبەریان نەکردووە هەروەها ئەوەشی ڕاگەیاندووە کە جیابوونەوەی هەرێمی کوردستان لە عێراق کارێکی قورسە و لە بەرژەوەندی گەلی کوردیشدانیە دیارە هەروەها لە درێژەی لێدوانەکەیدا چەندی قسەی تری کردووە دەربارەی ئەوەی کە بە دووری زانی و کوردانی باشووری کوردستان دەستبەرداری عێراق بن چونکە خاوەنی بەشێک لە پشکەکانی نەوتی باشووری عێراقن هەر بۆیە بەوتەی مالکی بەرژەوەندی و دواڕۆژی کورد لەگەڵ عێراقا نەک لەگەڵ لایەنێکی تر دیارە هاوکات ئەم لێدوانی نوری مالکی لە دوای ئەوە دێت کە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە چەند بۆنەیەکدا باسی مافی کوردانی پارچەکانی تری کوردستانی کردووە و ڕایگەیاندووە کە گەلی کورد دەبێت بە شێوەیەکی باش خۆی ئامادە بکات بۆ ئەو گۆڕانکاریانەی ئێستای ناوچەکان چونکە سەردەمی نکۆڵیکردن لە بوونی کورد بەسەر چووە بە پێی وتەی سەرۆکی هەرێم هەروەها جارێک تریش دیارە مەسعود بارزانی سەرۆکی هەرێم لە یادی 66 ساڵەی دامەزراندنی کۆماری کوردستان لە مەهاباد ئەوەی باس کرد کە کورد مافی چارەنووسی هەیە و مافێکی سروشتیە و خوا بە کوردی داوە بەڵام پرسیار ئەوەیە چۆن مەمارەسەی بکەن ئەمە قسەکانی سەرۆکی هەرێم بوون دیارە بە بڕوای بەشێک لە چاودێرانی سیاسی باسکردنی پرسی دەوڵەتی کوردی و جیابوونەوەی هەرێمی کوردستان لە عێراق بۆ ئەوە دەگەڕێتەوە کە هەرێم سەرڕای ئەوەی لە ناوچەکەدا پێگەیەکی گەورەی هەیە هەروەها تا ڕادێکیش دەتوانێت کاریگەری باش بەسەر کوردانی پارچەکانی تری کوردستانەوە بەجێ بهێڵێت لەگەڵ ئەوەشدا ئەو گۆڕانکاریانەی ئێستا لە ناوچەکەدا پێیدا تێپەڕ دەبێت بە تایبەتی سووریا کاریگەری لەسەر دۆخی کوردانی ئەو وڵاتە دەبێت هەروەها بەشێکی تر لە چاودێران پێیان وایە ئەوەی ئێستا لە تورکیا دەگۆزرێت و تا ڕادەیە کوردانی باکووری کوردستان لە پاڵ خەباتی چەکداری و پەرلەمانی لە هەوڵی بەدەستێنانی مافەکانی خۆیانن دەڵێن ئەمە وای کردووە قسە و باسێکی زۆر لەبارەی دروستبوونی دەوڵەتی کوردی بکرێت لە پاڵ ئەوەشدا یەکێکی تر لە پرسەکان کە دەکرێت پەیوەندی هەبێت بەم لێدوانانە بەستنی کۆنگری فراوانی نیشتیمانی بۆ سەرجەم هێز و لایەنە سیاسەکانی پارچەکانی تری کوردستان لەم ساڵدا لە هەرێمی کوردستان ئەمە بە بڕوای چاودێران کە هەندێک لە چاودێران پێیان وایە دەوڵەتانی عێراق و تورکیا و سووریا و ئێران دەڵێن بە ترسەوە تەماشای ئەو کۆنگرەیە دەکات بەرامبەر بە لێدوانەکانی نوری مالکی ئەمڕۆ وتەبێژی هاوپەیمانی کوردستان کە موعەیە تەیبە لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاندووە کە کورد بە پێی دەستور پابەندە بە حکوومەتی شەراکەتی نیشتیمانی و ئەو لێدوانانەش کە هەندێک کەس دەیدەن ئەمە دەرە قسەی ئەوە لەبارەی خواستی کورد بۆ دابەشبوونی عێراق ڕاست نییە چونکە کورد داوای بنیاتنانەوەی عێراقێکی یەکگرتووی دیموکراتی دەکات ئێوە دەتوان لە پەیوەندەکانتانە باسی لێوە بکەن ئایا لێدوانەکانی ئێستای نوری مالکی بۆ ڕۆژنامەی ئۆکاڵی سعودی بۆ ئایا ترسێکە لە سربەخۆیی هەرێمی کوردستان کە باز دەکرێت لە ڕاگەیەنەکان ئایا ترسێکە لە دۆخی ئێستای سووریا بە تایبەتی کە دەبینین خۆپشاندانەکان پەڕیان سەدووە بە تایبەتی کوردەکانی ئەو وڵاتە داوای فدراڵیەت و هەندێک داواکاری تریان هەیە لە بەرامبەردا لە لایەکی ترەوەیە دەتوانین بڵێن گرژی بارودۆخی تورکیاش دەکرێت هۆکار بێت بۆ ئەم لێدوانانە هەروەها ئەوەی کە باز دەکرێت لە ئێستای عێراقدا کاریگەری و دەستێوەردانی ئێران لە حکوومەتی عێراقیە ئایا دەکرێت بڵێن بارودۆخی ئێستای ئێران بە تایبەت لەگەڵ هەڵبژاردنەکانی پەرلەمانی ئێران ئەمە کاریگەری هەیە لەسەر لێدوانەکانی نوری مالکی و کاریگەری ئەم لێدوانانە چی دەبێت لەسەر پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و یاخود حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند کە حکوومەتی عێراقیە هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک و ناونیشانی facebook.com/nalya-tv دەتوانن ڕاو تێبین و سەرنجەکانی خۆتان بنێرن بەڵێ داستانخان لە کەرکووک فەرموو داستانخان لە کەرکووک بەداخەوە دیارە پەیوەندەکەی پچڕا بڵێ حەمۆ لە هەولێر زۆر سپاس کاک حەمۆ دەستخۆشتان یەکەم بۆ تەوەرەکەتان زۆر سپاس دەکەم کاک شوان من پێم وایە جارێ کورد بەس ئەوە تا یەکتر ناکوژێتن ئەو ماوەیە نەوەک تاکو ئێستا یەک ڕێزێکی وا دروست نەبووە بەو تەویە بەو شێوەیە کە بتوانن داوای مافێکی وا گەورە بکەن داواکردنی حکوومەت یاخود سەربەخۆیی شتێکی وا ئاسان نییە پێش هەموو شتێک ئەطرافی دووەلیەوێتن ئەطرافی دووەلی پێش هەموو شتێک لە دراوسەکانەوە دەستپێکە لە نزیکترین خاڵەکانەوە کە ئێرانە و تورکیا و سووریا و کە هەر سێکیشیان کوردیان پێ هەمویان کێشەیان هەیە کێشەکانیان
کێشەی تەنها ئەو کێشە سادەیەنی کە دەوڵەتەکان باس دەکەن کێشەی نەتەوایەتیە کێشەی کەلوچوریە کێشە زۆر کێشە ڕۆشنبیریە هەموو شتێکە تەنانەت ئەوەی لە عێراق بەدی هاتووە ئێستاکە ڕنگدانەوەی ئەوە بکە دوای حداسەکانی ساڵی 91 بوو کە کوێک جیرە ئەگەر بەهات بە سەدام حوسێن کوێتی نەگرت بە ڕەنگ خۆمنیەت لە پێشمەرگەکانی ساڵی هەشتاکانە تا بەوێ دابڕان تاکو ئێستاکە ڕەنگە ئێمە لە پێش حدودیشا لە حکوومەتی عێراق دەستین بەوە واقعەکە ئەگەر ئەو ڕاپەر لێدانی کوێت نەبایە سەدام حوسێن ئەو غەڵەتە گەورەی نەکردایە ئێمەش نەمانەتوانی ئەو شتە بکەین با واقعی بین دوای زەماوەری خەڵک بێزار بوو بەتەواوی ئێستا لە سووریا ئەو هەماهەنگیری لە بینی کوردەکان چەندین ڕێکخرا و حزب و لایەنی ئەو لایەنە بەس تەناوە تا یەکتر ناکەین تاکو ئێستاکە یەک کریزی خۆیان دروست نەکردووە لە تورکیا بە هەمان شێوە دوایەوە تورکیا دەوڵەتێکە ئێران و تورکیا بڵین هەردووچیان دەوڵەتێکن دەماری اقتصادی ئێمەی کوردن ئەوە بە ئیسپاتی حکوومەتی ئێمە بەڵێ کاک حەمۆ زۆر بە کورتی ئەگەر وەڵامی ئەم پرسیارە بدەیتەوە دیارە ئەم هۆکارانە ئێمە باسمان کردووە پێت وایە ئەمانە هۆکاری سەرەکی نیان ئەوەی کە باز دەکرێت لە عێراقدا کە گرژیەک هەیە لە یاخود گرژیەک هەیە لە پەیوەندیەکانی نێوان سەرۆکی هەرێم و سەرۆک وەزیرانی عێراق کامیان زیاتر پێت وایە هۆکاری سەرەکی دنیایەوە گرژێکی زۆر گەورە هەیە گرژەکەشەوە تا عفوان سەرۆکی هەرێم ئێستاکە ڕۆژە تەسریحی داوە چەندین جار تەسریحی داوە قساکاتنەوەی ئێمە حکوومەتی کوردی خوا پەیدا ئەو حکوومەتی هەمانە خوا پەیدا و یاخو حکوومەتی کوردی مافی خۆمانە حکوومەت دروستین بەڵام لە هەمان کاتدا دوێنێ پێرێ ئەندام پەرلەمانێکی لیستی کوردستانی پۆزیشی هێناوە کە لەسەر لیستی هەمان حزبەکەی سەرۆکی هەرێمە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک حەمۆ لە هەولێر بەڵێ ئەحمەد لە هەولێر فەرموو کاک ئەحمەد کاتت باش زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم زۆر سپاس دەکەم تەوەرێکی جوانە طبیعی بەنسبەت لێدوانەکانی مالیکی بەنسبەت وتەکانی سەرۆکی هەرێم طبیعی سەرۆکی هەرێم وەکو برادری پێشتر ئیشارەی پێ کرد چەندجاری سێر باسی دەوڵەتی کوردی کراوە و لە کۆنگرەی ڕۆژنامەوانی لە کۆبنەوەکاندا بەڵام ئەوەی نووری مالیشی ئەو جارە بەڕاستی وەکو ڕەتفعلێک وا بووە کە ڕەدی داوەتەوە ئەگەر وردبینەوە لە قسەکانی نووری مالیکیش طبیعی قسەکانی وایە ئەو حەق و حقوقەی لێرکانەدا هەیە کوردانی عێراقدا لە پارتەکانی تر نیانە بەڵام ئەوە دەبێ بزانی بەڕاستێمە خێر نیانی مالیشی بە میلەتی کوردی کرد بێتن بەڵام هۆکاری ڕئیسی کە بەڕاستی لێدوان زۆر جار هیچ تەأسیری نابێتن و هیچ ئیسپادەشمان پێ ناگەینی ئەوەیە کەوا هۆکاری ڕئیسی کە ئێمە بمانێت دەوڵەتی کوردیان دەستکەوتێک بۆ میلەتەکەمانەوە بکەین یەکگرتنی ناوە خۆمانە ئەگەر بەو حاڵەدا بڕوا بەڕاستی ئەمە هەر لێدوانەوە هیچ استیفادەیەکی نابێتن چونکە کۆمەڵێک دەرفەت و فرصت لە پێشمانە یەکێک لەو دەوڵەتانی دەوروبەر بە سووریا و بە لیبیا و بە ئوردن و هەر هەمووی کێشەیان لە ناوەیە بەڕاستی پێشتر ئەگەر باسی دەوڵەتی کوردی کرابایە پێش هەموو سووریا سعودیا وڵاتەکانی تر مشەوەش دەبن بەڕاستی بەڵام ئێستا بە کێشەی ناوە خۆیانەوە خەریکن ئەو لێدوانانە بەڕاستی ئەگەر ببێتە ڕاستی و هەنگاوی بۆ بەهایشترێ زۆر باش دەبێتن مالیکی ناتوانێت مالیکی ئەوەی دەسەڵاتی نەماوە لە عێراقا مالیکی نەک هەر دژی دەوڵەتی کوردی وا دژی بە پارێزگای بەسڕا ئەوانش ئەوەستێتەوە کە باسی ئەوە دەکەن کەوا ببنات پارێزگایەکی سەر بەخۆ دەسەڵاتیان هەبێت بەڵێ سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێر بەڵێ سەر تۆری کۆمەڵاتی فەیسبوک نزار حەمەد دەڵێت من وەکو کوردێک خۆم بە عێراقی نازانم بەغداد ئەوەندەی مەریخ لە منەوە دوورە هیوادارم بە زووترین کات ببین بە خاوەنی دەوڵەتی خۆمان بەڵێ هاوکار لە سلێمانی فەرموو کاک هاوکار زۆر سپاس دەکەم کاک هاوکار ئەگەر دەنگت تۆزە بەسکێتەوە بە باشی گوێم لێت نییە زۆر باشە بەڵێ فەرموو بەڕاستی دەوڵەتبوونی کوردی پێما بێ خەونی تاکێکی ئەم میلەتەیە و ئەوەی کە هەشکا کە کوردەوە بە زمانی کوردی قسە بکات پێما بێ ئەگەر پێمە سەر خاڵێکی سەرەتا ئێمە وەکو کورد ئەوەی کە بە جەنگ یان بە شەڕ بە خوێنی ڕۆڵەکانمان بەدەستمانێنەوە لەسەر هێزی گفتوگۆ لە دەستماندەوە گرنگ نییە سەرکردەکانی عێراق چی ئەڵێن و پێم وایە لە ئێستادا گرنگ نییە سەرۆکەکانی کورد چی ئەڵێن من پێم باشە میلەتی کورد دەرچێت لە ناسنامەی حیزبایەتی و لە هەندێک شتکە بەرتەوازەیەکات هەمومان یەک دەنگ و یەک دەستین بەرامبەر بە حکوومەتی عێراق لە ئێستادا بۆ داواکردنی حکوومەتی کوردیان دەوڵەت بوونی کوردی و خۆشحاڵانە ئەوەی کە لە سووریا ڕووەدا ما بێ لە بەرژەوەندی کوردە و من خەفەتبارم بۆی کە ئێستا 2012 ناوچەی دابڕێنراومان هەیە بەداخەوە کا وایە ئێستاوانە لەسەر کوردستان بن لەبەرەوە ئێمە کەشۆڕێکمان کردووە لە 75ەوە بۆ کەرکووک کردومانە بۆ خانەقین بۆ ئەم شوێنانە کردومانە بەڵام ئێستاش لە لای ئێمە نین
ئەگەر لە لای ئێمە نەبوونایە لەسەر کوردستان نەبوونایە خۆ ئەو کاتەش لە سەردەمی ڕژێمی سەداما ئەمانتوانی بە سلێمانی و دووپەڵک و هەولێر ڕازی بین و هیچ کێشەیەکی ئەو شەڕ و خوێنەی کە ئەو هەموو کوردەوە لەسەری کوردەوە خوێنەمانیاوە نابوو. بەڵێ کاگا کار سپاس بۆ پەیوەندەکەت. نەوشیروان لە بادینان فەرموو کاک نەوشیروان. الو مرحبا. زۆر سپاس کاک نەوشیروان. سلام جان بۆ قناتی NRT جان. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ تۆش. کاک شوان اكيد هي طلباتك على كركوك بحسن بارزانيك تواصيل بود تشتكي عادية وصانة تصفيريش أوديها كان ديوالي سر البرلمان ما يكون صانه تواصيل جالك تشتكي ناي جنبنا يبقى ودي أم حمي كرد ما تارجت كردستان أم خرب بارزاني بقى نجيلهم كاسة على النياسين لا إيران لا تركيا لا فارس لا أم خرب بيبات ولا النياسين بەڵێ کاک نەوشیروان بەڵێ گومان لێتە. او خبرای دی تلفن كده مش كركوجي قلت تشتكي وصانا عادية قلت تصوير وجهه كان عادية قلت يعني تشتكي قالك كنا يجونا او تصوير شو اللي بقي راستي. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە. سپاس بۆ کاک نەوشیروان لە بادینان. بەڵێ نێچیروان لە هەولێر فەرموو کاک نێچیروان. ئێوارە باش کاکشان زۆر سپاس دەکەم کاک نێچیروان. کوی باشێ زۆر سپاس دەکەم. کاکە سەبارەت بە دەوڵەتی کوردی یعنی سەبارەت بە شەخسی خۆم پێم خۆشە ینی کوردی بیتەکەم سەرعات ئەمە ناری جێ بدەین بە قسەیەکی یەکی بەعسی بە مالیکی بارزانی ئێمە دەی پژیری لە سەرۆ بکەن وەنیە ئێمە خۆ ناری پژیرێکی عارە بکەین لێ کاکە دەی بە قسەی بێ وایە کاکشوان. بەڵێ کاک نێچیروان گومانێتە. سەبارەت بە ئەوە پێم خۆشە سەرعات یعنی ببیتە دەوڵەت مەسلحەتی شال عەممان تێدایە. زۆر سپاسان دەکەم. سپاس بۆ پەیوەندەکەت. بڵێ بەڕێزان هەر لە بەرامبەردا دیارە وتەبێژی هاوپەیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق ئەوشی وتووە کە سیستمی دیموکراسی لە عێراق دەستکەوتی زۆری بۆ کورد وەدەستهێناوە. ئەوەش لە بەرامبەر ئەو هەموو قوربانیەی کە دراوە بۆ گەیشتن بەو ئامانجانان هەروەها ئەوەشی وتووە کە ناشکرێ بەراوردی کوردی هەرێمی کوردستان لەگەڵ کوردەکانی وڵاتانی دیکە بکرێت کە تا ئێستا لەلایەن ئەو وڵاتانەوە پێداگیری لەسەر پێنەدانی مافەکانیان دەکرێت. بەڵێ سابیر لە بەغدا فەرموو کاک سابیر. ئەم کاتە باش کاکە شوانگیان زۆر سپاس دەکەم کاک سابیرجان. دەستخۆشی ئەو بەرنامەیە لێکەم بەس ئەگەر باز و بە لەوانەیە من حەزم کردێت تۆزە زیاد بدوێم لەبەرەوەی تەوەرەکە زۆر گرنگە ئەگەر بارم بیتێ داوای لێبوونیش لە ئەوانە ئەەکەم کە لەسەر هێڵی تەلەفۆنن. ئەگەر کورتی کێتەوە قسەکان باشترە کاک سابیر لەبەر بەشداربوانی تر فەرموو. بەڕێزی خۆی بەڕاستی ئەگەر بێت و بێتە سەر باری ڕاستی بۆ کەلتور و فەرهەنگ و بۆ ناسنامەی گەلی کورد زۆر کۆنترە لەم ناوچەیەیە چی لە تورک و تەتەر و مەغۆلەکان کە پیانەڵێن تورک چی لە پارسەکان کە لە زمانی سڵێمانە هاتنە ئێرانەوانەیە لە ئەفریقاوە چی لە عەرەب کە لە سعوداوە هاتن ئێمەی گەلی کورد لە زمانی ئاودێم و لە زانانیش نوێئاخەوانێ لەم وڵاتەیە ئەژێن کە هیچیان لە زاگرۆزە هیچیان لە جوودا گەلی کورد حەقی ئەوەی هەیە شایانی ئەوەی هەیە ببێتە خاوەنی جێخاک فرەڕانێکی سەرتاسەری خۆی لە هەر چوار پارچەکەیە. زۆر باشە کاک سابیر بابینە سەر تەوەرەکە کەواتە لەسەر لێدوانەکان قسە چییە؟ بەڵێ کاک سابیر تێبینی جەنابەت لەسەر سەرکردەکانی کورد ئایا بیریان تەبعاً لەوە کردوتەوانەیە کەوا ئەو کە لە ڕقانە لەگەڵ یا دواوەن تۆزێ نەرم بێت بتوانن کە ئەمڕۆ کوردستان سەرچاوە ئاویەکانی وەکو ئەسکەندەرونە و وەکو دوو ئاوان کە پێ ئەوێن عەبەدان لە بەرشی ئێرانەوانێ وەکو لای ئەم دوو سەرچاوە گرنگەی هەیە ئێستا لەژێر دەستی دژمنەکانایە ئایا ئێمە بانگەوازی دەوڵەتی سەربەخۆیی کورد بکەین ئەتوانین گەلەکەمان نەچەوسێتەوانێ و شاڵاوی دژمنانی لە هەر چوار ناوە بۆ نایەتەوە ئایا بەڵام ئێمە دەبیر لەوامان کرۆدەوە ناوماڵی کورد ڕێکخراوە بە تەواوەتی ئایا ئەو شۆنانەی کەوا دادیکە هاتوونەتەوە ئایا زەمانەتمان بۆ پارتەکانی کە ڕوون کردووە جێ کردوتەوانێ بێنەوانێ سەر جێخاک فرەڕانی ئێستای کوردستان و ئێمەش و مناڵەکانیشمان وەکو سەرتاسەری دنیا
بە ئاواتی کۆمادی خۆی بگات و دەستێکی ڕاهنما بنێتە ژێر سەرەوە بێتر لە جێگاکەیا بنوێت. بەڵێ کاک سابیر لە بەغدا سپاس بۆ پەیوەندەکەت. کاروان لە سلێمانی فەرموو کاکاروان. کاکاروان لە سلێمانی بەڵێ دەرە پەیوەندەکەی ئامادە نییە دەریاکۆیی لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک. بەڵێ کاکاروان. ئەلۆ مەرحەبا. مەرحەبا کاکاروان فەرموو. کاکەی جان ئەتوانم بەیەندی بکەم؟ بەڵێ فەرموو پەیوەندی دەکەیت. بەڕای من قیاداتی کوردی ئێستا میلەت نییە حەزەکە وڵاتی خۆی هەبێت و کیانی خۆی هەبێت، بەڵام بەداخەوە ئێستا قیاداتی کوردی مەقۆماتیەوەی تیان نیە بتوانێت ئەعلانی حکومەتی کوردی بکات، لەبەرەوەی خۆیان خەریکن نامۆ بن بە مجتەمەعی کوردی، ئەو تا خۆیان خەریکی ئیشی خۆیانن، یعنی ناتوانن عەدالەتێک بچەسپێنن کەوا خەڵک باوەڕی بەوە بێ کە لە سایه ئەمانە بتوانانی وڵاتی مالیکی لە خۆی قسەیە ناکات، ئەزانێ وەزعی کورد چۆنەوە چۆن نییە. ئێستا حالیان ئێمە بۆ نمونە لە وڵات بۆ نمونە لە هەر لەم شاری سلێمانی خۆمانە قوتابیەک توانێتی مامۆستایە بکوژێ، بابزان دادگای سلێمانی توانێت باوکی و قوتابیە بانکە بڵێ کوڕەکە دەم دەمانچەی لەکوێ بوو ناتوانێت. کاکەڕم باس لەوە دەکەی کە مالیکی لە خۆیەوە ئەم قسەیە ناکات. دیارە ڕۆشنبیرێکی عەرەب لە وتارێکیدا لە پاش لێدوانەکەی مالیکی باسی لەوە کردووە کە عراقی ئێستا عراقی کەسێتەکانە عراقی حکوومەتێکی شەراکەت نییە کە باز دەکرێت. پێت وایە ئەوەی کە باز دەکرێت تەوافق و شەراکەتی نیشتیمانی و گفتوگۆ لەسەر کێشەکان چارەسەرکردنی کێشەکان بەدیکرا تا ئێستا یان هەر کەسێک و بەپێ ڕای قسەدا دەبڕێەوە بریتە لە یاخود گزارش لە ڕای حکوومەت دەکات ئەم قسانە. نەخۆ عێراقی شەراکەتی نیشتیمانی نییە عێراق، ئەو عێراقی کۆمەڵە سەرکردی هەرێکەی کۆمەڵێ چەکگار و قوتی خۆی هەیە و حیزبی دانا و بودجە بۆ خۆی وەرەگرێ و ئەسە بۆ لە کوردستانە هەر بودجە بۆ دوو حیزب بۆ ئەملا و بۆ ئەولایەت خۆ لە خۆ جنوبی شەروایە هێزەکانیش ئاینیشتن باوەڕم هەیە هەموو مەحافەزەیە لە جنوبە هەرێکی یەک کەسێک تیاقاییدا هەر کەسێک هەرێکی کەسێک ئەیوا بەڕێگاوە نەوەڵا عێراقی شەراکەتی نیشتیمانی نییە عێراقی کۆمەڵێ قیاداتە عێراق خۆ واقعەت وایە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ کاکاروان لە سلێمانی. بەڵێ سەفین لە هەریر. ئەلۆ باش باشوان فەرموو کاک سەفین زۆر سپاس دەکەم. باشن سپاس دەکەم کاک سەفین. کاشان نسبت دەوڵەتبوونی کوردی ئەخشی مافی خۆی کوردی بێتە دەوڵەتشە هەموو دەوڵەتانە. بەڵێ خود زمانی خۆیە ئەو خوا زمانی بە کوردی داینێ خاچ بە کوردی داینێ خاچی دێتە گەعادەتی لە مافی خۆی نەبینە بە دەوڵەت بجریزە نابی سەرۆ بکەن هەموو ڕۆژەوە. بەڵێ کاک سەفین. بەڵێ ئەوەندای بوو. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ بیلال لە سلێمانی فەرموو کاک بیلال. ئەلو کاکشوان ژیانم کاتەوە باش. زۆر سپاس دەکەم کاک بیلال. دەستە خۆش بۆ تەوەرەکە و زۆر سپاس دەکەم. کاکشوان خۆی دیارە کە هەر تۆزە وردخستنەوەمان بە وردی هەیە بۆ شتەکان کاتێکە سەرۆشی هەرێم کە گرێبەستی لەگەڵ کۆمپانیا نەوتەکانە ئیمزا کرد نوری مالیشی لێەوە هەڵای دێبەش بووە کە نابێت ئەم بگرێبەسە بێەوەی حکوومەتی عێراق یاگاداوێت نایە بکرێت. ئەمە چییە؟ ئەمە ئەوە ئەگەێنێ کە حکوومەتی سووریا لە ڕووخانە لە داڕمانایە بمانە نەمانوێت شیعەیە شیعەیەکی عەلەوی تۆخن ئەوان یعنی ترسی ئەوەی هەیە کە ئەم لێرە حکوومەتی عێراقی ڕابگەێن حکوومەتی کوردی ڕابگەێنێ ئەم لەوێ یعنی کەواتە کاک بیلال باس لە شیعە عەلەویەکان دەکەی پێت وایە کاریگەری سووریا بەتایبەتی هەروەها دەکرێت باس لە تورکیا و ئێرانشکن بەڵام بەتایبەتی خۆپشاندانەکانی ئێستای سووریا ئەمەیە وای کردووە کە چاودێرانی سیاسی دەڵێن ترسێکی دروست کردووە بۆ سەربەخۆبوونی دەوڵەتێکی کوردی. بەڵێ بە تەشید کاکشوان چکە ئەواری کە ئەو خۆپشاندانی کە لە سووریا بە تاکید خۆ هەر عەرەب نییە کورد و عەرەبە جا لەم کاتەیە لەم کاتە ناسکەیە کە ئێستا حکوومەتی سووریا وا لە ڕووخانە مەسەرەن لێرەش لە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت مەسەرەن حکومێکی سەربەخۆ وەرگریە بێ بە دەوڵەتێکی سەربەخۆ لێشۆ کورد بە قووەت بێت لەم کاتە شێ زەرەکان شیعەکان زەرەکان کورد بە قووەتە بێت جا مالیکی وەشی پێ خۆش مەسەرەن کورد هەر ناو خۆی کووردە بەو نەوتەی هەیە ئەتوانێت بژی کە نەوت لە هەموو وڵاتەکە گەورەترین سەرمایەیە جا ئەمش بووە کە ئەوە ئاکات یعنی کوردەکان چ لە سووریا چ لە عێراقا نەتوانن دەوڵەتی کوردی ڕابگەێنن یعنی ئەمە دەستی ئێرانە دەستی سووریایە مەسەن دەستی حکوومەتی ناوەندیە کە ناوێت کورد پێ بگات یعنی هەر لە مێژوش هەڵەڕەوانی هەر ئەم مەوزوعە هەبوو هەر باو بوو یعنی کوردیان کە ویستێرن بگەنە قیمە نانهێشتووە مەجموعەیە شتیان کوردەتان بەسەر هێناوە کە کورد نەگاتە هیچ شتێک یعنی بەڕاستی بۆیە گەڕێنم جا من هیوادارم
هەموو کورد پشگیری کار لەم دەوڵەتە کوردیە بێگەی ئەمەش حەقی خۆمانە بین بە دەوڵەت نەوتمان هەیە خاکمان هەیە خاوەن شیانی خۆمانین بۆمان هەیە بە دەوڵەتی خۆمان یعنی ئێمە نابێت بترسین لەو شتانەی کە هەیە کە بڵێن ئێمە نابین بە دەوڵەتی کوردی لەبەرەوەی کورد کەمە نەخێر کورد زۆرە لە تورکیا 100 میلیۆنمان هەیە لە سووریا 100 میلیۆنمان هەیە لەوتە لە عێراق چەندێکمان هەیە بۆمان هەیە دەوڵەتی خۆمان جیاکردنەوەوانە پشتگیری بێت لەو بڕیارەشکەین زۆر سپاس بۆ کاک بیلال لە سلێمانی بەڵێ ئەسعەد لە سلێمانی فەرموو کاک ئەسعەد ئێوارەتان باش زۆر سپاس دەکەم کاک ئەسعەد کاک شوان دەستان خۆش بێ زۆر من سپاس ئەگەر ڕوخسەتە بێ بە یەک کورتەی مێژووی دەست پێەکەم ئەگەر کورد نەتەوەیەکی ئەسیل و نەتەوەیەکی ڕەسەن و نەتەوەیەکە ڕێگی لەم خاکەدا و بوونی لەم خاکەدا دەگەڕێتەوە بۆ 2000 ساڵ و 3000 ساڵ پێش داین بەڕاستی عەرەب دوێنێ هاتنە عێراق یان پایتەختی دەوڵەتی ساسانی تەیسەفون بووە تەیسەفون ئێستا بەشێکە لە بەغا لە ساڵی هەژدەی کۆچی واتە 628 زاینی تقریبا دەوڵەتی ساسانی ئەڕوخێ لە سەردەمی خلافەتی عومەری کوڕی خەتابە عەرەبیەتە ئەم منتیقە ئەجینا پایتەختی دەوڵەتی ساسانی کە دەوڵەتێکی فارسیە یعنی لە ئێستا بەشێکە لە بەغا لە تەیسەفون پاشان هاتنی تورکیش بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ ئاسیای بچوو ئەویش بە بەراورد بە مێژوو لە دوای هاتنی عەرەبیشە بە تایبەتی لە سەردەمی عەباسیەکان و دەوڵەتی خلافەتی عەباسیە ئیتر بە تەواوی لەم منتیقا جێپێداگیر ئەکەنووە ئەبنە خاوەنی ئەوەی کە هەیە کەواتە کورد نەتەوەیەکی ڕەسەن و خاوەنبوونە و ڕێگێکی قوڵی لەم خاکەدا هەیە و خاوەنی ڕاستەقینەی ئەم خاکەیە لەبەرەوە من ئەوەی کە مالیکی ئەڵێ یعنی بەڕاستی ئەم قسەی مالیکی مەغزای زۆرە حەقە سەرکردایەتی سیاسی کورد زۆر بە جدی زۆر بە وردی و زۆر بە توندیش وەڵامی مالیکی بنەوەکە وەکو خێر بە کورد بکە ئەڵێ ئەوەی کە لە عێراقا کورد دەستی کەوتووە لە بەشەکانی کە دەستی ناکەوێت لەبەرەوە دەبێزان چۆن مامەڕێ پێوە دەکەن بە تاکید ئەوان ئەژنۆیان شکاوە لەوەی کە کورد دەوڵەتی کوردی ڕابگەیەنێت کورد دەوڵەتی کوردی ڕابگەێنەوە پاتدایبەتیش لەم هەلوو مەجلسیاکە وەزع لە عێراق لە سووریا ئەوەیە دەیبینین لە ئێران بەڵێ سپاس بۆ کاک ئەسعەد لە سلێمانی بەڵێ ئەحمەد کەرکووکی دەڵێت ئێمە خۆمان بە عێراقی نازانیوە بە باشیشی نازانی کە خۆمان ناوبنێن عێراقی و لەم هەلوو مەرجەدا پێویستە دەوڵەتێک یاخود دەوڵەت بوونی خۆمان ڕابگەینی بەڵێ دیار لە کفری فەرموو کاک دیار بەڵێ کاک دیار ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەس یاخود دوورکەویتەوە لەی بۆی باشتر گومان لە دەنگت بێ چاوت خۆش بێ فەرموو بڕێز وابزانم تەوەرەکە لەسەر کوردە هەروەها داواکاریەکانی کورد تایبەتە بە لێدوانەکانی مالیکی لەسەر مافەکانی کورد بەڵێ ئێمەی کورد وەکو ماف کۆمەڵێ مافمان هەیە بەڵام بەداخەوە لەسەرەوە ئەو مافانەمان پێشەڵا کرێت چونکە ئێمە ئەگەر هەر حەقی نەوتەکەی خۆمان بدرێت ئەوە بڕوا ناکەن هیچ پێویستیەکی ترمان هەبێت بەڵێ سپاس بۆ پێویستە سپاس بۆ کاک دیار لە کفری بەڵێ عەلی لە سلێمانی کاکشوانم کاتە باش زۆر سپاس کاک عەلی دەستخۆشی لێ یەکەم سپاس دەکەم کاکشوان بە وچوونی من کورد پەلاکە تا مادەی سەوزوت تەدویق نەبێت کە بۆ نمونە بەس کەرکوو نێتۆ سەر کوردستان بەڕاستی سەر بەخۆی ئێمە بە وچوونی من گەورەترین کێشە دروست دەکات خەڵک باسی نەوتەکە کاکە ئێمەگە نەوتی کەرکووکمان نەبێ کام نەوتەمان هەیە کاکەگیان هیوادارم بە کاتێکی زوو مادەی سەوزوت تەدبیق بێ و کەرکوو بێتۆ سەر کوردستان ئەو وەختە داوای هەرچی بکەین هەمومان داوا ئەگەین نەک سەرکردایەتی کورد داوا بکا کاکشوان بەڵێ ئیتر نازانم بۆچینی خەڵکی ئەڵێ کەرنەوت چاکە نەوت ڕاستە من بە نەوت ناژین کاکەش ئەی باشە مادەی 140 ئێمە لە ساڵی 60ەکان و چلەکان و ئێمە شەڕی لەسەرەکەین ئەی باشە معنەوە ئیمالمان کرد کاکشوان بەڵێ سپاس بۆ کاک عەلی بەڵێ سپاس دەکەم سپاس بۆ کاک عەلی لە سلێمانی بەڕێزان وچانێک و دێنەوە لاتان ئەمانش وەکو ئەوەکە مەذهبین شیعە مەذهبن پیان ناخۆشە بەڕاستی چیان بڕیتەوە بە شەیکری کوردستانی مالکی خێری دێمە نەکردووە بە دۆژای 100 ساڵ کە کورد خێری گەشتووە هێشتا بەقای ناخۆشی خۆی لەشتان بوو سپاس بۆیەوە
سپاس بۆ پەیوەندیەکەت بڵێ هاوڕێ لە هەولێر فەرموو کاک هاوڕێ. بەڵێ کاک هاوڕێ گوێمان لێتە زۆر سپاس دەکەم. ئێوارە باش زۆر سپاس دەکەم کاک هاوڕێ ئێوارەت باش. سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتانێ دەکەم. زۆر سپاس دەکەم کاک هاوڕێ. سەبارەت بە تەوەرەکەتانە من ئێستا بەشداری دەکەم لە چاری ئەوەی بەڵام دەمێ پێشنیارێک بێنم فەرموو کاک هاوڕێ. دەبێت سەیری ئەوە بکە ئێستان کێشەی دەرەچیە لە ناو کوردستان دامێک ئەوەش لە سای پارتی و بارزانانی و ئەو کێشانە توانراوە چارەسەر بکرێت. ئێستاکە سەیر دەکەیت چاوەڕوان دەکرێت مانجی نەورۆزەوە نزیک بووتەوە لێمان بڕواتان هەبی ماکو لە چواردەیە کە شاوان دەڵەتی کوردی توانێت ڕابگەین لە سای پارتی و بارزانانی لەبەر ئەوەی هەتا ئێستا توانێتی کێشەکەی ناوچی حەل بکە ئێستا کەس چاوەڕوانی ئەوەی کە دەوڵەتی کوردی ڕابگەێنێت ئینشاڵڵا بشی پارتی و بارزانانی چاوانە بارزانانی. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت مەنگۆڕ لە پشدەر. فەرموو کاک مەنگۆڕ. سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس دەکەم کاک مەنگۆڕ. هیوای سەرکەوتووی بۆ دەخوازم هیوادارم بەشدار بی لەم بەرنامەیە جوانە. زۆر سپاس دەکەم ئێمەش خۆشحاڵین کە بەشداری. بە سەبارەت بە مافی کوردیش بەڕاستی هەموو تاکێکی ئەم کۆمەلگایە مافی خۆیەتی دەسەڵاتێکی ببێتە بە دەوڵەت لە هەرێمی کوردستانە. تەواو کاک هەروەن دەسم. زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت بڵێ کەریم لە هەولێر. فەرموو کاک کەریم. ئەم کاتت باش. زۆر سپاس دەکەم کاک کەریم. زۆر سپاس کاکەشوان تەندروستیت. زۆر سپاس دەکەم تۆ باشی؟ کاکشوان دیارە ئازادیم کەسێک حەزی لێیە. بەڵێ. چ دەسەڵاتی سیاسی چ تاکەکانی خوارەوە چه ئاسی ڕۆشنبیریان هەبێت یان نا. بەڵام جغرافیای ئێمە هەر لە بەسراوە هەتا دەگاتە ئێرە ئەمە خۆمان دەزانین ڕێزێکی زۆرمان هەیە بۆ خەباتی کورد بۆ شەهیدانی کورد بۆ تەسحی کورد. ئێمە چاکدانین کە ئەم وڵاتە بە زەبری هێزی ئەمریکا ڕزگارکرا. ئەوە هیچ مناقەشەی ناوێت. لەبەر ئەوە دەسەڵاتی سیاسی کوردیان دەسەڵاتی عەرەبی هەچ هەنگاوێک کە دەنێت تەنها پەیوەندی بە قودرەتی ئەمریکاوە هەیە. نەژێ لە دەسەڵاتی بەڕێز تاڵەبانی نەکاک بەرزانی ئیلە ئاخرین مالیکۆتە فیخانە لە خۆیەوە نادە زۆر دڵنیابە ئەمە سیاسەتی ئەمریکی لە پشت مۆزوعەکانەوە. ئێمە دەوڵەتێکین داگیر کراون هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی اقتصادی هەم لە ڕووی کەلتوریشەوە داگیر کراوین ئێمە. لەبەرەوە زۆر سپاس بۆ جەنابەت. زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ لە سەرۆری کۆمەڵایەتی فیسبوک جەلال قەرەداخی دەڵێت کورد مافی خۆیەتی حکوومەتی کوردی ڕابگەێنێت بۆ کورد حساب بۆ عەرەب کات. دەڵێت کورد نەبووایە هەزاری وەک مالکی تا ئێستاش ژێردەستی سەدام دەبوون. هەروەها کارزان کوردی دەڵێت کێ پرسی بە مالکی کردووە بۆ ئەوەی قسە بکات. عومەر چۆخا دەڵێت ئێمە بەس چاوەڕێی هەلی گونجاوین ئێمە هیچ عراقی بە عەرەب کراو نین ئێمە کوردین و کوردستانین. نیهاد بەرواری دەڵێت ئێمە حەزەکەین موچەی پاسەوانی سنوور دابین بکرێ. هاوتا ئەسەد دەڵێت نووری مالکی لە ڕێگەی ئەم وتانەی دوێنێ بەرهەڵستیەکی ناڕاستەخۆی دەوڵەتی کوردی دەکا بەڵام ئەو باسی خۆی خەونی شاعرانەی کوردیە. بەڵێ عەبدوڕەحمانمان لەگەڵدایە لە هەولێرەوە. فەرموو کاک عەبدوڕەحمان. ئەو کاتە باش قوربان. زۆر سپاس دەکەم. باشی حواڵ جەنابەت کوش. زۆر سپاس کاک عەبدوڕەحمان. وەڵی بەنسبەت ئەو لێدوانەی جەنابی مالکی کاکشوان بەڵێ ئەوە خێر بە کورد ناکاتن. طبعا ئەوڕۆ ظروفی ناوچەکە یان با بەگشتی برین ئەقلیم وا دەخوازیتن بە تایبەتی سووریا کە ئەو شتانەی کە ئەوڕۆ هاتکە پێش دەبێت شابە چتریش بکەی ڕاستەخۆ ئەوڕۆکە کورد حەقی خۆیتی داوای مافی خۆ دەوڵەتی خۆی بکە بەس دەبێت ئەتۆ پاڵپشتی نێو دەوڵەتی هەبێت. ئەوە لەلایەک لە ڕووی دیپلۆماسی دەبێت و شت هەبێت لە ڕووی عەقلی بدەی پشتیوانی هەبێتن. ڕاستەخۆ ئەمە وڵاتێکین دەوڵەمەندین بە سامانە سروشتەکانی وەکو نەفت. کەواتە کاک عەبدوڕەحمان وا تێگەشتن لە قسەکان زیاتر ڕووداوەکانی ناوچەکەیە هۆکاری سەرەکین بۆ ئەم لێدوانانە؟ نا بەڵێەوە دەور تاسیری خۆی هەیە نارێن دەور تاسیری خۆی نییە هەیەتی بەس کاتی ئەوەش داهاتووە ئێستا کوردای مافی خۆی کەچکە مافەچی ڕەوایەوە بۆ کاتی خۆی ئێستا کە 6 ساڵەوە پێش لە کۆماری مەهابەت هەدە دەگات تێرانە کورد خوێنیدایە کۆماری مارێکی پالپشتیمە نەبوو خێر بەما بکاتن یانە تو دەبی شتێکی تر بخوێنیتەوە ئەوانەی کە قیادەی تەسلیح دەبن لەسەر مەسەلەی کورد ئەمڕۆکە لە بەغدا دەرێن کورد واوە هەر ئەوانە بوون لە کوردستان بوون پشتگیری و پشتیوانی مەیان هەبوو کە ئەوڕۆکە لەوێن دەرێوا تەسلیحات دەبن. بەڵێ کاک عەبدوڕەحمان پرسیارێک زۆر بە کورتی زۆر لە بەشداربانی فیسبوک باس لە
تەبایی نێوان تەبایی ناخۆیی دەکەن لە هەرێمی کوردستان. یەکێک لەوانەیە ئێستا دابان دەباغەوە ناوەکەی دەڵێت ئەگەر ئێمە لە نێوان خۆمان یەک ڕیز بین ئەوە دەتوانین مافەکانمان و سربەخۆی کوردستان بەدەست بهێنین. تا چەند پێت وایە یەک ڕێزی نێوماڵی کوردی یاخود حکوومەتی کوردی یان لایەنە سیاسی کوردەکان دەتوانێت ئەم کێشانە چارەسەرکەیان ڕوبەڕووی بێتەوە؟ بەڵێ ئەوە حتمیە. ئەگەر هاتوو ناوماری کوردێک بخێن و قیادەی سیاسی کوردی یەک دەنگ و یەک ڕنگ بێتن ئەوە حتمیە هەموو شتەکان زووتر دێتە پێش. ئەوە بێت ئەوەی تێدا نیە خۆ ناتوانین ئینکاری ئەمە لە شتانە بکەین. ئەمە سپاسی قیادەی کوردیش دەکەین، قیادەی سیاسەکانی کورد کاڕۆکە لە بەغدانە ئەوڕۆکە زۆر دەستکەوتی گەورەیان بەدەستێناوە. بەس ئەوڕۆکە لەسەر دەوڵەتی کوردی بەڵێ پێویستە قیادەی سیاسی کورد هەوڵێکی جدیدا پشتیوانی نێودەوڵەتی پێیان بکات لە ڕووی دیپلۆماسی، لە ڕووی ئەقلیمی، لەو ئەوانە ئەمە دەتوانێت ئەو کاتەی ئەعلانی دەوڵەتی کوردی بکەیت. دەوڵەتی کوردی ئەم دەرێم ئێستا کە کاتێکی و ساتێکی بەس دەبێتەوە پاڵپشتیارەتە بێت. پاڵپشتیارەت دەبی ناتوانانی لە خۆتەوە بیکەیت چکو لەبەر چی؟ یعنی وڵاتانی ئەقلیم ئێستا کە دەرگایەکانە لێ قەپاتکەن لە ڕووی بازرگانی و ئەو شتانە تۆ دەتوانم برێم تۆخەکە لە ملیتی دەکەن. بەڵێ سپاس دەکەم. سپاس بۆ کاک عەبدوڕەحمان لە هەولێر. بەڵێ سەلاحەدین لە سلێمانی. فەرموو کاک سەلاحەدین. کاتەوە باش. زۆر سپاس دەکەم، هەموو کاتێکت باش. وەڵای من لەسەر سێ خاڵی سەڵکان یەکەمیان ئەوەی کە کورد سەیرە کە تاوەکو ئێستا چاوەڕوانی عەرەب هێشتی بۆ بکە. دووەمیشیان چەند ساڵی ڕابردا مێژووی کووردا هەمووی شۆڕشی کوردایەتی شاهد دەکا هیچ پێویستمان بەوە نییە ئێستا کە چاوەڕی مالیکی بیشمان بۆ بکە و من مالیکیم بۆ ساڵی 1988 ویست نەک ئێستا. ئەوەیشی کە ئێستاکە هەیە من بە تەوەقعی خۆم هەموو ئەوەی کە پێویستەکە کورد ببێەوە دەوڵەتیان نەبوویانی ئەمەی دەستی ئەمریکا بە بڕای بن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. بڵێ نەبەز لە چەند شەماڵ. من یەک داواکاریەکەم لە حکوومەتی هەرێم هەر شتێکە کاردانەوەی ئەبێت یەک شتێکە مالیکی قسەیەکە کاکەس قسە ناتەکات یەک سەرۆکی هەرێم کاردانەوەکە نەمام جەلال کاردانەوەیەکێ بێنە سەرۆکۆمار ئەو سەرۆکۆمار ڕائیدە حیمایەکانی کە ئاهاتن بۆ لای یەک ئەو نووری مالیکیوانیش لە زۆرێک کرایەنە ژوورەوە بۆ لای گەورەترین دەسەڵاتی کاک نەبەز دیارە لە بەرامبەردا ئەمڕۆ وتەبێژی هاوپەیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق باسی لەوە کردووە کە ئەوەی ڕەت کردوێتەوە کە کورد لە هەرێمی کوردستان باسی جیابوونەوە لە عێراقی کردبێت و ئەوەی وتووە کە بەپێی دەستوور پابندە بە حکوومەتی شەراکەتی نیشتیمانیەوە. ئەم لێدوانە چۆنە بینی جەنابەت؟ ئەو کەسەی کە سەڵتی داوە بۆ ئەو کەسەی کە سەڵتی داوە بۆ با ئەوانەی کە سەڵتیان داوە بۆ هاوپەیمانی کوردستان با بچن داوای سەڵتەکانیان کەن با خەڵک کەس نایەتە بانزادا ئەو خەڵک دەوێت دایمافی خۆی کە هێز بەکاردێت. لە هەولێر تا ئێستا ئێمە بۆ باسی گلەی لە نووری مالیشیکەین تا ئێستا حکوومەتی کوردی برازایەک و مامەیەک سەرپەرشتیەکات تا ئێستا بورجەیەکی کوردستان بە شەفافی نایە برایم خەلیل بە شەفافی نایەتە سەر کوردستان. ئەرسلان بایس کە سەرۆکی پەرلەمانە ئەڵێ ئەوە ڕەت دەکەمەوە کە هین بێتە سەر هین کە ئەو پەنجابەنی کە لە پەرلەمان داوا کرێت کە بێتە سەر ئەوەی ئێمە هیچی بۆ نەکەین بۆ ئەندام پەرلەمانەکان ئازادن لە پەرلەمانی کوردستانە لەسەر هەموو شتێک بدوێن لەسەر گومرگەکان لەسەر ئەمانە لەسەر سامانە سروشتەکان 4 ملیۆن دۆلار لە ئەوروپای کوا چی لێ لەوش لە حکوومەتەکەی ماموبرازاکەیە بووکە ئێمە خۆمان خەتای خمیەتەکەی چی پێ ناکرێ کورە هێز بێنێتە بانزادا چینە بانزادا سپاس بۆ کاک نەبەز لە چەمچەماڵ. لەسەر تۆری کۆمەڵایەتی فێسبوک دلبرین شێروانی دەڵێت مالکی ئەوە حەقی نییە کە بە خۆڕایی قسە بکات. کەنان سلێمان دەڵێت شوورەیە بۆ کورد کە لە پەرلەمانی عێراقدا دانیشێ و لە دوای ئەو قسەی مالکی کە کردی و ئازانەی خێری باوکێتی پێی کردوین. نەجات تۆفیق دەڵێت دەستخۆشی بۆ بەرنامەکەتان سپاسی دەکەین دەڵێت بەڕێی من مالکی وا دەزانێت ئەو دەستکەوتانی کورد بەدەستی هێناوە ئەوە داوێتی و ئەو داوێتی مەبەستی ئەوەیە ئەپوە گلەیشم لە بەرپرسی کوردیش ئەوەیە تا ئێستا وەڵامی مالکییان نەداوەتەوە. بەڵێ گۆران لە شار باژێر فەرموو کاک گۆران. زۆر سپاس کاک گۆران. تەوارەکە زۆر جوانە دەستخۆشی لێگەین. سپاس دەکەم. بەڕاستی کاتی خۆیەتی کە کورد سەربەخۆی خۆی ڕابگەێنێ. کاک گۆران پێت وایە هەلومەرجەکان ئەو هۆکارانی کە باز دەکرێن لە ناوچەکە بە تایبەتی گۆڕانکاریەکان لە ئێستادا بەو شێوەیە کە بتوانێن ینی ئەخود کورد بتوانێت سەربەخۆی خۆی ڕابگەێنێ؟
بەڵێ بەس ئەگەر لە واتە زەمینە سازیەک هەیە بۆ ئەمە ئەتوانین ڕایگەێنێ بەس بە شەرتێ کورد لە ناوخۆیان یەک دەنگ و یەک دەست بێ بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس دەکەم بەڵێ باوکی محەممەد لە حاجیاوە فەرموو باوکی محەممەد بەڵێ بەڵێ باوکی محەممەد دەستخۆشی و تۆرە جوانە لێ دەکەم زۆر سپاس دەکەم تۆرەکە زۆر زۆر جوانە زۆر سپاس دەکەم باوکی محەممەد بەڵام من زۆر بە کورتی دەمەوێت ڕێی خۆم دەر ببڕم بەڵێ فەرموو ئەمن پێم وابێ ئەگەر مافی خۆشیان دەمێت پێم وابێ پێیان بەرەوە ناچی لەبەرەوەی بۆ خۆت بزانی هەتا ئێستا لە ناو خۆڕێکەکەوت پێماڵی خۆم پێڕێک ناخرێ هەستە جیهاتێکی لە بەغداوە دەرێت چیان کە تەنفیز ناکرێت بۆ نمونە ئەگەر محازیاتکردنەک بێ لەوێ زیاد نەکرێت لێرە زیادی ناکەن حەقی خۆتەواو نادەنا هاوڵاتی خۆ بەسنترین مشکلێکیان بۆ هەڵ ناکرێ خۆ بە خۆتم تێک دەنێ الحاصل بەڵێ تاکە زۆر سپاس سپاس بۆ باوکی محەممەد لە حاجیاوە لەسەر تۆری کۆمەڵاتی فێسبوک دلۆڤان بەکرد دەڵێت من پێم وایە ئێمە پاش ساڵی 2023 هیچ شتێکمان نەکردووە هەتا داوای جابوونەوە بکەین هەرمان شوانی دەڵێت ئێمەی کورد سەرکردەکانمان هەر یەکێکیان بە پێی ئەو ئیلهامەی بۆیان دێ قسە دەکەن تاالبانی ئەڵەیە دەوڵەتی کوردی خەونێکی شاعرانەیە بارزانیش بە شێوەیەک باس لە دەوڵەتی کوردی دەکات وەک بڵێ ساڵێکی تە سەربەخۆیی ڕدەگەێنێت مالکیش بە قسەکانی دش بە هەڵوێستی ئەم قسانەیە بەڵێ محەممەد لە سلێمانی فەرموو کاک محەممەد هەلو بەڵێ کاک محەممەد چۆنی شکر باشی زۆر سپاس دەکەم کاک محەممەد والله زەحمەت نەبێ بەرنامەیەکم هەیە بۆ ئەو یعنی مالکیە کە ئەڵەیە بێ حکومەت کورد جیاوازی نەبێ فەرموو کاک محەممەد ئێمە چەند ساڵە لە زمانەی شێخ مەحمووە و لە زمانەی مەلا مستەفا و لە زمانەی شۆرشیەکێتیە ئێمە شەڕ لەسەر کەرکووگەکەین هەموو وەختێ ئێمە هەموو دەهۆنەکانی کوردستان شەهیدمان لەسەردا و جا ئێستا مالیکی ئەڵێ ئەبێ کورد هیچی بۆ نەکرێ وەختی خۆی مالیکی لەکوێ بوو یان لە ئێران بووە یان لەژێر سەبەری یەکێتی و پارتیاوە لە کوردستان کاک محەممەد خۆی نەیوتووە کوردیچی بۆ نەکرێت وتوێتی ئەو مافانی کە کورد لە عراق بەدەستی هێناون لە وڵاتەکانی ترا بەدەستی نێناون بەبستی ئەوەیە باشە قەیناکە ئێستا ئەمە هەموو کوردستان وەختی خۆی مەلا مستەفا سەدام حوسەین دوهۆک و سلەیمانی و هەولێری دایە پێی رازی نەبوو داوا کەرکووچیەک بەڵێ ئێستا ئەم ئەڵێ وەڵا ئەبێ کورد هیچی بۆ ناکرێت مانای نییە ئێمە ئەو سەرۆکانی خۆمانە ئەو سەرکردانی خۆمانە حەقێت جوابی بنەوە بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانی بەڵێ هاوڕێ لە کفری یاوارە باش زۆر سپاس کاک هاوڕێ زۆر سپاس دەکەم وڵات سەبارەت بەو تۆرە من ئەمەوێت شەقسە بکەم مالیکی حەزەکەم من لێرۆم پەیامە ئەگەیەنم کورد تازە بوون ئەو قسانەی مالیکی ئەوە ئەگەیەنێ کە کورد تازە و عیامە گوزاشت کە تعدای لێ بکرێ و دیکتاتۆری بەسەریا بسەپێنرێ کورد تازە بوونی بە دەوڵەت هەر ئەبێ بە دەوڵەت چکۆم ئەوەی مالیکی کە ئێستا نیشانەی ئەوەیە کە کورد تازە ئەو دیکتاتۆری کە عەرەب بەسەریا سەپانی و فارس و تورکیش ئەوە نەما ئێمە لێران ناوماڵی خۆمان ئەگەر ڕێک بخەین کورد تازە دەوڵەت بوونی مسۆگەرەوە بەڵام لەی کاتا ڕەنگە هەندێک شت لەبار نەبێ بۆ ئێمە ئەوەیان ڕاستە بەڵام وەک عەرەب تازە ئەوەی لەبەر چاوگرت کە کورد تازە ڕۆیشت و ئەبێ بە دەوڵەت ئەوە سووریا ئەوە تورکیا ئەوە ئێران ئەو کوردستانی خۆشمان هەرێمێکی هەیە هەرچەنێ ئێمە ڕاستە لە ناوی خۆمانە مەڵێک کەم و کوڕی و مەشاکل هەیە بەڵام بەداخەوە یانە من ئەوڵێم هەنێک کورد دێت لەسەر شاشەکانی قساکە ئێمە خۆپیشاندان و مافەکانمان ئێمە کێشەمان پارە و مەشاکل نییە ئێستاکە هی ناو خۆمان کێشەمانەوەیە کورد تا چەند یەکگرتووە بۆ ئەوی ببین بە دەوڵەت بۆی لە بەرامبەر تورک و فارس و عەرەب بوەستینەوە ئێمە چەندین ساڵە ئەنفال و کیماباران و چی کرای دەکرێمە بسەرەن ئێمە ئەو هەڵوێستەمان هەبێ پشتیوانی قیادەی کوردی بکەین بە هەموو شێوەیەک بە هەموو ئەحزابەکانیەوە چی ئیسلامیەکان چی گۆڕان چی علمانی چی چاپەکان ئەوانەی هەمووی لەسەر ساحەی کوردیە تاوەکو کورد ببێ بە دەوڵەت ئەو جار لە ناو خۆمانە حکوومەتێکی تەندروست پێک بێنی زۆر سپاس بۆ کاک هاوڕێ لە کفری بەڵێ جەبار لە ڕەواندز فەرموو کاک جەبار کاک جەبار گوێت لێمانە
بەڵێ هاوکارمان لەگەڵدا دیارە پەیوەندێکی کاک جەبار ئامادەنیە فەرموو کاک هاوکار زۆر سپاس کاک هاوکار ئەم کات باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش زۆر سپاس جانی من لەسەر بەرنامەکەت تەوەرەیە لە بڵێن لەسەر تەوەرەکەت چەند قسەیەکم هەیە بەڵێ فەرموو اینجا ئەمان چۆن داوای سەر بۆ خۆبوونی خۆیانەکەن جارە دوو مەسولمان هەیە جەناب تاڵەبانی لەگەڵ مەسعود بەرزانی هەموو دەسەڵات بۆ خۆیانیان قۆرەخ کردووە بە چه حەقێ داوای سەربەخۆیەکەن من بەڵێم قسەکانی نووری مالەکی ڕاستەکە ئەو دەستکەوتین لە عێراقا بەدەستیان هێناوە لە سووریا و لە تورکیاشا بەدەستیان نهێناوە بەڵێ سپاس بۆ کاک هاوکار لە ئەڵایی نازام ئەگەر هاوکاران لە کۆنتڕۆڵە پێم بڵێن دوا پەیوەندی بوو بەڵێ دەچینە سەر سەرنجەکانی تۆری کۆمەڵایەتی فێسبوک کاروان سەڵاح دەڵێت ئێمە نابێت چاوەڕی زیاتر لەوە بکەین لە مالکی یان لە عێراق و پێویستە استراتیژیەتی سیاسی کوردستان لەسەر بنەمای بە نەتەوەکردنی عێراق بێت بۆ مریاتنانی بیرۆکەی جابوونەوەی کورد لە عێراق دوا تێبینی فێسبوک دەخوێنەوە هەڵگرتشوانی دەڵێت ئێمە جارێ ناوماڵی خۆمان یەک نەخستووە و دەڵێت لە نازم تێنەگەیشتم لە بەباشی لە تێبینەکەی دەڵێت بەم حاڵەشەوە داوای جیابوونەوە یان داوای حکوومەت چۆن دەکرێت بەڵێ بەرەزان سبێنێ لەگەڵتان بەردەوام دەبین بە هیوای کاتێکی خۆش